ئەمڕۆ لە حزور پیاوێکی گەورەی نیشتیمانە مامۆستا دکتۆر نەجات عەبدوڵڵای کە ڕێگەی دووری لە پاریسەوە بەرەو سلێمانی بەڕێ کردو دیارێ گەورە جوانەکەی کە 4 کتێبە و دەیان کتێبی تری هەیە ئەمڕۆ هێنایە ماڵە قەشەنگەکەمان. هیوادارم ئەم خەرمانە بەرەکەتە قەت ئاوا نەبێ. هیوادارم قەڵەمی پیرۆزی هەردەم لاپەڕەگەش و شاراوەکانی مێژووی نیشتیمانەکەم کە کورد کە کوردستان کە خەکە نیشتیمان و مرۆڤەکانێتی هەردەم بەسەر بکاتەوە. هیوادارم هەردەم ئاواش بە گەورەی بیبینم. هیوادارم هەردەم ئاوا ئینسانە گەش و گەنج و باڵا و بەرز و خۆزەکەی نیشتیمان بێ و هیواداریشم بە تەمەن درێژی هەردەم بیبین و سەرکەوتوو بێت. زۆر سپاس کاک دکتۆر. منیش لە لای خۆمەوە سپاس لەو میوانداریە گەورەیە، سپاس لە گەورەییتان. ئەوەی ئێوە دەکەن بەشداریەکی زۆر گەورەیە لە دروستکردنی ناسنامە بۆ کورد و دروستکرد پرۆسەی نیشتیمان سازی. بەڕاستی هەنگاوێکی زۆر گەورەیە، ئەوە مێژوو بۆتان دەنووسێ و شانازێکی زۆر گەورەیە. من لە لای خۆمەوە وەک کەسێکەوە سەرکاری نووسین و مێژووم هەیە ڕێز لە ماندووبوونتان دەگرم. هیوادارم ئەم کاروانە بەردەوام بێ و ئەم کاروانە شتی جوانتری بە دوادا بێتن، لە دوجاردا بتوانین هەمومان بۆ ئامانجە بگەینکەوە ئێمە پێشی ئێمە و نەوەکانی پێش ئێمە بۆی تێکۆشان. زۆر سپاس کاک دکتۆر بۆ بوون و هیوادارم ئەم دەستگایە هەر سەربەرز بێتن و دەستگای جەمال عێرفان بتوانێت کاری جوانتر و کاری جوانتر بکات لەوەی کە کردوێتی. زۆر سپاس. سپاس بۆ جەنابی